هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێویستە هەمومان گرنگی پێ بدەین و لەوە دەست پێکا بۆ نمونە کەچتە بازاڕێک دەبینی شتێکی ناخۆی هەیە بیکڕە کە لە بینی دوو کاڵادایکێکی بیانی ئەویتری ناخۆیە هەڵبدە ناخۆیەکە بکڕە هەروەها هانی کەسانی دەوروبەر بدە جوتیارەکان هانیان بدەن کە دەست بە بەرهەمی ناخۆی بکەن و گرنگی پێ بدەن. بەرهەمی ناخۆی هەموو بوارەکانێک بێتەوە زەراعەیە پیشەشازیە زۆر شتیکەیە کە بێ بەرهەمی ناخۆ پەرێ پێ بدرێ و پێمان خۆشە ئێمە بەرهەمی ناخۆیشمان ئێمە وڵاتێکی دەوڵەمەندین وڵاتێکین هەموو توانایەکمان هەیە کوردستان خاچێکی بە پیت و بەرەکەتی هەیە لە ڕووی زەراعەوە لە ڕووی هەموو شتەکانەوە داوا لە حکوومەت هەرێمی کوردستانەکەم پشتگیری جوتیاران بکە لەوەی زیاتر بەرهەمە ناوخۆیەکان زیاد بکەن و ئەوانەی کە لە دەرێ دێن هیچ زەمانەتیان نییە و ئەو بەرهەمە ناوخانە زۆر باشن زۆر تەندروست باشن لە هەموو ڕۆچوە سەحینە و زۆر ساکن هەم خەرچی خۆشن استفادەی لێ ئەەکە و هەم بۆ ئابووری کوردستانش زۆر باشە و داوای لێکەم کەوا زیاتر هەوڵ بدەن بوار بڕوخسێنن لۆ جوتیاران و ئەوەی زیاتر وە بکەن ئەو بەرهەمە ناوخۆیانە زیاتر پەرە پێ بدەن و زۆر سەحیحتن و لە ڕووی هەموو شتێکیوە زۆر باشن. پێویست ناکە بچین لە دەرەوەی وڵات ماست بێنە قەیماق بێنە بەربوومی سپیاتی بینین ئەمە هەیتمان چەند مەحمە لە کارگەیەک لە کوردستان هەیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین پشتگیریمان بکە کە بەرهەمی ناوخۆ ئەو مەڕدارانە ئەو بەربوومەی خۆماڵیانە ساڵانە بە فیڕۆ نەچیتن بەڵکو بێتە ناو کوردستان هەر چەند کارگەیەک ناو کوردستانە ئەوان پەرێ پێ بدەن.